پاری لە ئێستا لای خۆمان ئەمە زۆر هەیە زۆرێک لە کەسەکان ئەڵێن کاتێکا بۆ نمونە هەڵ ئەسێمە سەر پێ لە پەڕا بەرچاوم ڕەشە بێ سرم گێژە خوا ئەمە تۆ بۆ نمە پێما بە تۆ کێشەی هاوسەنگیت هەبوو یان ماوەیەکەم بۆ تێکچوونی ناوە ڕاست بوو تۆ سێری کەڵی من پزیشکم ڕاستە ئەوەندە بەرناممان کردو بێکەوە ئێستاوای لا تو زۆرێک لە عیلەتەکانی یەکترە زانی دایکی خۆشم لە ماڵەوە منم گرفتەی هەبوو ماماشەوە کێشەی هەیە نازان بۆ من دەبڵ لا بەل میوانەکەمان پرسەکەم بۆ ئەمەە زۆر بووە بێگومان ئەمە یەکێک لە هۆکارەکانە کلانێ هاوسەنگی تێک بە هۆکاری تر زۆر جار سەرگێش خواردن زەخت بەرزە بێتەوە نازام دابەزین دەوری هەیە ناویژەکەین بە پرسیار لەسەرم من بستومە کەم خوێنی دەوری بەس بە قەولی تۆ نازانم دابەزینی زەخت دەوری بێتیانە بەڵام بەگشتی زیاترێمە لەسەر هاوسەنگی تێکچوونی هاوسەنگی جەستا قساکەین ئەمڕۆ بزانین هۆکارەکانی چییە و دیارترین نیشانەکانی کامانن چۆن نیشانەکانی جا بکەین و لە هەردێک بابەتی تایبەت لەگەڵ بەرزبوونەوەی پستانی خوێن یا فشاری خوێنیان زەختەوەی کە زۆر باوە دکتۆر شێرکۆ سەعید زمناکۆ بەڕێزان پرۆفیسۆر و ڕاوێژکاری وردن لە نەخۆشەکانی جۆ بیستن و هاوسەنگی لە ستۆدیۆ میوانە وەڵامی پرسیارەکانی ماداتەوە دکتۆریان فەرم بەخێر بێ دکتۆرگیان دانیت باش باینتان باش خێر بێ خێر بیت سپاس باسێکمان کرد دکتۆرمان هەندێک جار باسێکین بەگشتی تێکچوونی هاوسەنگی چییە لە جەستەیە بەڵام بەگشتی پەیوەندی بە هیچ نەخۆشیی ترەوە هەیە یعنی نەخۆشیێکی ترەوە کار بێ بۆ تێکچوونی هاوسەنگی یان یەکسەر ڕاستەخۆک و نەخۆشی تێکچوونی هاوسەنگی تەماشاکرێ ڕاگررتنی هاوسەنگی لە لەشی مرۆڤە کاری سێ سیستمە لە شە کرۆکی ئەو سیستمانە گوێی ناوەیە گوێی ناوە بەڵێ و دوایی بینین واروها جونگەکانی لەشی مرۆڤ و ماسوولکەکان بە تایبەتی ئەوانی کە کوتونەتە شانملەوە ئەم سێ سیستمە هەماهنگیەکەن بۆ ئەوی کە هاوسەنگی جەستە بپارێزن لە کاتی جوڵەیە لە کاتی ڕاکردنا لە کاتی پێچکردنەوەیە بۆیە هەماهنگگی لە نێوان ئەم سێ سیستمە زۆر گرنگە و هاوسەنگی لەش ڕاگرێت دکتۆر هەندێک گرفتی جەستە شەتوانە دەور ببینە هەندێک جار بۆ نمونە کەسانێکن ئەڵەن زەختیان بەرزە یاخود کەم خوێنن ئایا بۆ نمونە هەڵ ئەسنە سەر پێ سەر گێژایان تووشە بێ ناتوان دەست بە شوێنەکەوت ئەتوانە بەڕاستی ئەمانە هۆکاری تێکچوونی هۆکاری تێکچوونی هاوسەنگی جەستە زۆرن بەڵێ زۆر نەخۆشیە گرێتەوە هەر نەخۆشیەک کار بکاتە سەر ئەو سێ سیستمە یا هەمانگی نێوان ئەو سێ سیستمە دەبێتەوەی لە دەستانی هاوسەنگی لەش ئەلبەتە هەموو نەخۆشیەک دەرچەی هەیە ئەوش بریتە لە سکاڵا و لە نیشانە سکاڵاوەیە کە نەخۆش خۆی یەت بۆ تۆ باسەکات یا بۆ خزم و کە سوکار باسەکات ئەڵێ من فلانشتمێ بۆ مناڵە من سەرمێشێ وەکو بەڕێستان وتت گێژە بێ یاخود ئەڵە دنیا جوڵیا دنیا خولێتەوە ئەمە نەخۆش خۆی تعریفێکا بۆت ئەمە بریتە لە سکاڵا لە هەمان کاتە هەر نەخۆشی دەرچەشی هەیە بێژگە لە سکاڵایش بریتە لە نیشانە سەبۆ نمونە شخصێک خوێن لە لوتیت من و تۆ هەمومانێ بینین بەیز ناکە نەخۆشەکە بڵێ خوێن لە لوتمێ من و تۆی بینین ئەوە نیشانەیە کەواتە ئەو نەخۆشیانەی کە دەرچەکانیان بریتە لە سکاڵا و نیشانەکان کە پەیوەستن بە تێکچوونی هاوسەنگیەوە هەموو ئەو نەخۆشیانە بەدەر لە گوێی ناوە بۆ نمونەوەکو بەرزبوونەوەی فشاری خوێن ناڕێک و پێشی لە نەڤەزاتی دڵە ئەمانە دەبنە هۆی دروستبوونی ئەو سکاڵا و نیشانانە لەوانێ بجەنابەت پرسیار بکەی بڵێ ئەو سکاڵانە چین کە پەیوەستن بڵام ئەو سکاڵانە بەشێک نین لە نیشانە سکاڵا ئەوەیە کە تۆ ئەڵی سەرمێشێ من سەرێشە نبینم تۆڵی من دنیا ئەخولێتەوە من ئەو خولانەوەی تۆ نبینم ئەمە سکاڵایە نەخۆش تعریفیەکە بەس کە مەسەنوتی دەموچام ئاوساوە دومەڵێکی لێ هاتوە تو دومەڵەکە بینی منیشەی بینم ئەمە نیشانەیە کەواتە سکاڵا و نیشانە ئەگەر لە زمانی کوردی شار باسیکەین سکاڵا ئەوەیە کە من و تۆ نیشانە نەبینراوەکان نەبین ناتوانین ناوینی نیشانە هەر بڵێ سکاڵ نیشانە دیارە مەسەن نەڵێ بڕۆ نیشانەیە کراوە لەوێ بە چاوی بینی ئەو سکاڵیانی کە نەخۆشیەکانی پەیوەستن بە دکتۆر تۆ لە ڕێزمانەوانی وایڵی ببرە پێشم بڕی لە ڕێزمانەوانی وڵی سکاڵا بەکاربێنین باشترە لە نیشانە یان بۆ نەخۆشیەکە نیشانە جیاوازە لە سکاڵاکان هینە هەموو نەخۆشیێک دەرچەی هەیە سکاڵای هەیە کە نەخۆشیە باسیەکە نیشانەشی هەیە کە من و تۆ دکتۆرەکەشی بینین ئەمە بەستمە نیشانە لە زمانە یانی چی سکاڵاش یانی چی ڕاست بۆیە هەموو نەخۆشیە کە بێتە هۆی لە دەستدانی
هاوسنگی لەش دەبێتە هۆی دروستبوونی و هەندێک نیشانە و هەندێک سکاڵا سکاڵاکان 4 گروپن یعنی 4 گروپی سکاڵا دروستە بێ لەو نەخۆشیانە گروپی یەکەمی ئەوەیە نەخۆشەکە ئەڵێن ناوە خولێم هەیە ناوە خولێ ینی چی ینی ئەڵێ هەستەکەم لە ناو خۆما خولێمەوە هەندێک هەڵێ ئەخولێمەوە بەس هەندێکی ئەڵێ دکتۆر هەستەکەم لە ناو خۆما جوڵێم شەرت نییە خولانەوە بێ ینی بۆ نمونەڵە هەستەکەم ڕامەژنن لە ناو بەلەمێکام جوڵەیەکە ئیترە و جوڵەیە ئا بەرەو پێشێ بەرەو داوەیە بەرەو ڕاستە بەرەو چەپە بەرەو سەرەوەی بەرەو خوارەوەیە ئەمە ناوە خولەی پێوترێ کە یەکێکە لە سکاڵە سەرەکیەکانی ئەو نەخۆشیانەی کە دەبێتە هۆی لە دەستدانی هاوسەنگی جەستەی مرۆڤ گروپی دووەم بریتە لە گێژبوون ئەوەی کە زۆر ناڕەحەتە تعریف کرێ هەم بە نیسبەت نەخۆشەوە ناتوانێت بۆ تعریفکە هەم بە نیسبەت دکتۆریشەوە زۆر جار تێی ناگەین گێژبوون بریتە لە دەستدانی پەیوەندی نێوان گراڤیتی زەوی لەگەڵ جەستەیە بۆ نمونە هەرێکێک لە ئێمە کە ئێستا دانیشتوین لەسەرم کورسیە هەست بە بارزدایی لەشی خۆمانەکەین لەسەر کورسیەکە وایە بەس هەندێک جار کە تووشی نەخۆشیەکەبی هەستەکەی لەشت سووک بووە یعنی ئەڵێ دکتۆر هەستەکەم بەسەر عەرزەوە نیم لەوانەیە هەرێشێک لە ئێمە هەستەی بۆ هاتبێ ئەمەیە پێوتری گێژبوون تەوان کورت جوان تعریفیەکە ئەڵێت هەستەکەم بەسەر عەرزەوە نیم بەڵام لە زمانەکانی ترا بۆ نمونە لە ئینگلیزاڵێ light headedness یعنی ئەڵێ هەستەکەم سەرم سووک بووە لەشم سووک بووە ئەمە گێژبوونی پێ ئەوە حاڵەتی هەیە ینی جۆری هەیە ئەو گێژبوونە دکتۆر لە کاتی تێکچوونی هاوسەنگی گوێی ناوەڕاست هەیەڵێ بە خێرەی هەڵمە سەرە سەر پێ ئەمان شتێکی ترێتە باسیەکەین ئەمان ئەمەی کە گێژبوونەکە ئەوەیە ئەڵێ بەناوێکی تعریفیکەین ئەڵێ دکتۆرەڵە یەک چەکوشیان کێشاوە بە سەرما وڕم یاڵە کاسم ئەمە هەموو یەک نیشانەیە کە نەخۆش ناتوانێت بۆ تعریفکە عفو نیشانە نیە سکاڵە ئەڵبەتە ئەمە گروپی دووەم بوو گروپی سێم بریتە لەو سکاڵانەی کە پەیوەستە ببینینەوە چکە ئەماهنگێکی زۆر بەهێزەیە لە نێوان گوێی ناو و چاوە بۆیە هەر کاتێکی گوێی ناوە نەخۆشەکەوێ کۆنتترۆلی چاو لە دەستەیە یعنی ئێمە ئەگەر بەر زمانێکی کۆمەڵایەتی باسی کەین لە علمی طبە ئەڵێ چاو و جونگەکانی لەشی مرۆڤ کۆیلەی گوێی ناوەن بەستمان چێ ینی حرەکەی چاو لەگەڵ حرەکەی جسم و تۆنی ماسوولکەکان هەمووی بە تەواوەتی لەژێر کۆنتترۆلی گوێی ناوە هەر کاتێک گوێی ناوە خۆی وەزعی تێکچوو کەواتە کۆنتترۆلی چاو جەستە شتێکە هەر بۆیە نەخۆشەکە کاتێک کە تووشی ئەو نەخۆشیانە ئەبێ چاوی تێکە چه حرەکەی چاوی ئەڵێ دکتۆر هەستەکەم دنیا خولێتەوە بەرەوەم یعنی ئەم دنیا ئەجوڵێ هەمووی قوڵپە بێتەوە سەرەوە قوڵپە بێتەوە سەقفەکەیەتە سەر عەرزەکە یاخود ئەڵێ دکتۆر هەستەکەم دنیا بەرەو ڕوومێت یا دوورەکەوێتەوە لێم ئەمە یەکێکن هەنێ لە سکاڵانن کە پەیوەستن ببینینەوە یەکێکی تریان دواکەوتنی نیگاکانە لەوانە گەنجەکان بزانن پێوترێ ڤیژوەڵ لاگ کاتی تۆ گەیمینەکەی هەستەکەی سینەکان جارجار دواکەوێ ئەگەر بە تایبەتی خەتەکە خاو بێ ئەو کەسانی کە تووشی نەخۆشی گوێی ناوە بن هەندێک جار هەست بە چیەکەن دواکەوتنی نیگاکان یعنی بۆ نمونە تۆ سەیری فلیمێ بکە ئاکشن ئەگەر حرەکەی زۆر تیابێ هەستەکەی چاو مرتاح نییە ئەمە پێوترێ ڤیژوەڵ لاگ وە لێڵبوونی چاو بۆ نمونەڵە دکتۆر من خۆم چاوم 6 لەسەر 6 بەس کاتێک کە لە ناو سارەیەکام و ئەڕوا سارەکە ناتوانم قطعی سەرجادەکان بخوێنمەوە یعنی چاوی قدرەتی چاوی بۆ بینین بە شێوەیەکی جوان کەمە بێتەوە هەندێک سکاڵای ترێ پەیوەستە بە بەژنەوە سکاڵا بەژنیەکان بەژن یعنی چی؟ یعنی ڕاگرتنی بەژنی خۆت یعنی نەخۆشەڵێ دکتۆر هەستەکەم هاوسەنگین تەواو نییە تەوازنم تەواو نییە تەمان میلەتی کۆر زیاتر کەلیمی تەوازن بەکارهێنێ هەستەکەم دکتۆر تەوازنم تەواو نییە سکاڵای دووەم کە پەیوەستە بە سکاڵا بەژنیەکان ئەوەیە کە ئەڵێ وەکو جەنابەت وتت کە هەڵەسم خەریکە ئەکەوم بەس ناکەوێت خەریکە ئەکەوێت ئەمە سکاڵای دووەمە سکاڵای سێم لەتردانە لەترێ ئاڵە دکتۆر کە هەڵەسمە سەر پێ کە ئەڕۆم بە ڕێگا لەترێم وەکو یەکێک پاڵم پێوانێ یاخود بەلای ڕاستە لەترێم یاخود بەلای چەپا لەترێم و سکاڵای کۆتاییش بریتە لە سکاڵای کەوتنی تەواو یعنی دکتۆر هەستام ئاگام لە خۆم بوو زەختم هیچ عیبی نەبوو لە پرێکە کەوتمە سەر عەرز و ئاگام لە خۆم و هەستامەوە یعنی کەوتنی تەواوی ژێکێکە لەو سکاڵانەی دکتۆر ئەمە ئیتر کۆتا با بڵێن سکاڵای وایە دران بە عەرزە بەسمێ حاڵەتەکە زۆر مەترسیدار بۆ گەشتن زۆرێکی خراپ کاوە بەڵێ هەمووی مەترسیدارە بەس کەوتن مەترسدارێکی گەورەیە تۆ لەوانەیە قاچت پشکێ لەوانەیە دەست پشکێ ئەمە نەخۆشمانەیە چۆ بۆ شاخەوانی بەهۆی جوڵەی کریساڵی نایاسایی کریساڵەکانی گوێناوە
کەوتوتە خوارەوە قۆڵیشکاوە و ینی ئەم نەخۆشیانە ئەگەر ئاگادار نەبیت لەوانێت بێتەوەی بریندار بوون. لەگەڵ ئاریا باسمانە کرد وتمان ئێستا بۆ منە ئاری هەر کێشەی هاوسەنگەکەی هەبوو لەبەر کریستاڵەکان لە ماڵی ئێمە دایکم لاانە زۆرێک لە هاوڕێیان کە لێران ژمارەیەکەن هەر ئەسڵن خۆیان ئەم کێشە و ئەم گرفتەیان هەبێ جاران ئەمە هەر هەبوو یان بۆ منە شێوازی ژیانی ئێمە وای کردووە ئەوە بەم شێوەیە بەدەمیەوە بڕوا ژمارەی توشبەکانی زۆر بکات. ئەمە پرسیارێکی زۆر جوانە ساحەتخان. ئێمە بە گوێری تەتەوری مجتەماع و تەتەوری تەکنۆلۆژیا شێوازی نەخۆشەکانی شەگۆڕێ. ئێستا بۆ نمونە ئەگەر کەم حرەکە بکەی حرەکەی جسمت کەم بێ دەبێتە هۆی جوڵەی نائاسایی کریستاڵەکانی گوێ. کریستاڵ هەیە لە گوێی ناوایە خوێندنەوەی گراڤیتیە. ئیشی ئەو کریستاڵانە بریتە لە چی؟ بەردی بچووکە کاتێکە بۆ نمونە تۆ لە مەسەدێکا سەرەکەوی مەسەدەکە پەنجەرەی نییە بەس تۆ زانیەوە مەسەدە سەرەکەوێ بۆ لەبەری کاتێکە بە سەریعی سەرەکەوی ئەو کریستاڵانەیە نەخوارێ یەکسەر تۆ هەستەکەی کە تۆ سەرەکەوی بۆ بە پێچوانەوە کاتی مەسەدەکە بە سەریعیدا بەزێ کریستاڵەکان چیان لێە بەرزە بنەوە بۆیە تۆ هەستەکەی دا بەزێک ئەو مەسادە مەعلە علم پەنجەرەشی نییە ئەم کریستاڵانە کاریان بریتیە لە خوێندنەوەی گراڤیتی یعنی گراژیان کێشی زەوی هەندێک جار تاوانە کریستالان لەسەر مادێکی جێڵن لزوجەتی هەیە ینی چی لینجی هەیە و ئەگەر تۆ ماوەیەکی دوور و درێژ حرەکە نەکەی لەسەر کورسی دانیشتبی یاخود بۆ نمونە تۆ عملیاتێکی ڕیخۆڵە شوێرە کراوی 3-4 ڕۆژ لە جێگای پاڵەکەی بەم شێوەیە بەجمەی کریستاڵەکەوێتە خوارەوە لە مادە لینجەکە جیا بێتەوە دەبێت هۆی دروستبوونی ئەو نیشانە و سکاڵانی کە نەخۆش هەستی پێەکە ئەمە یەکێکە لەو گۆڕانکاریانەی کە بەهۆی تەتەوری مجتەماع و ستایلی ژیانەوە نەخۆشیەکانە گۆڕێن کەواتە جاران خەڵک حرەکەی زۆر بووە فەلاحەتی کردووە کرێکاری کردووە ئێستا خەڵک زۆربەی جار بەشێکی زۆری خەڵک حرەکەی کەمە مەسەن دانیشێ مۆبایلەکە بە 3 ساعت و بە 4 ساعت سەری دانەوانەوە ئەمە دەبێتەوەی دروستبوونی هەندێک نەخۆشی یەکێک لە نەخۆشیانەی تر کە پەیوەستە بە گۆڕانکاری لە ستایل و تەتەوری تەکنۆلۆژیا ئەوی شێوازی خەوە ستایلی خەو ئێمە یعنی وەکوخوا لە قورئانە فەرمێ وجعلنا لكم الليل لباسا والنهار معاشا ینی ئێمە شەومان دروست کردو بۆ ئەوەی کە تۆ بخەوی ڕۆژیش بۆ ئەوەی معاش پێهاکەی بۆ ئەوەی بجوڵ ئێستا خەڵکێکی زۆر نیسبەتێکی زۆر لە کۆمەلگا شەوان درەنگەنون یعنی ئەچێتە 3 و 4 ئەنوێ اینجا دوایش بەیانی ساعت 11 و 12 لەسەر باشە دکتۆر هەندێک حاڵەت هەیە زۆر دەگمەنە و زۆر ینی هەستەکەی حاڵەتێکی نادرە هەیەڵە بە شەو من هەر ناتوان بخەوم سێرکی هیچ کێشەیەکی لەم بابەتانەشی نیە ئەویان چیە دکتۆر ئەوە ساعتی خەوە تۆ لە جسمی ئینسان کلۆکی هەیە ینی ساعتی هەیە هەموو شتێکی ساعتی هەیە بۆ نمونە ئەگەر تۆ ساعتەکەی خۆ ڕابێنی لە ساعت 12 نیوەڕۆیانان بخۆی باشە ئەگەر 12 نیوەڕۆ 10 دقە تێپەڕی یەکسەر مەعیدەت هاوارەکە ئەمە پێوێترێ ساعتی خواردن نەفسی شتیش جسمی ئینسان زۆر بە نیزام دروست کراوە ئەگەر تۆ فێر ببی بۆ نمونە بۆ نوێژی بەیانیان ساعت فلان ساعت هەستی هەموو بەیانێک بەبێ ئەلارم خەبەر دەبێت ساعتی بایۆلۆجی زۆر ڕاستە کەواتە ئێمە بەهۆی تەتەوری تەکنۆلۆژی و گۆڕانکاری لە ستایلی خەو خواردنا ئێستا نەخۆشیێکی تری باو دروست بووە کە بریتە لە شەقیقەی هاوسەنگی شەقیقەی هاوسەنگی بەهۆی تێکچوونی ساعتی خەوەوە بەرزی و نزمی دروستە بێت لە کارەبایی پەردەی مێش کە دەوری گوێچکەی ناوە یا و دەبێت هۆی دروستبوونی ئەو سکاڵا و نیشانەی کە نەخۆش بێت بۆت باسەکەڵێن گێژە بم و سەرمەخولێتەوە وهروەها باشە دکتۆر ئەم کریستاڵانە ئەبێ هۆکار لە پشتیەوە بێت کە جستا ئابم دقیقیە خوا دروستی کردو ئاوە ئەمان لە شوێنی خۆیان ئیتر ناتوانن ئیشکەن کە بە قسەکەی جەنابەت دواتر ئەبێتە هۆیەوەی کە تێکچوونی هاوسەنگی لێ بکەوێتەوە هۆکارەکان چییە بۆ نمونە زۆر کەسێ ئاهیلا کە بە هەر لەسەر قەنەفەکە ڕائەکشی ئەڵێ هەساوم لە دوای ئەوە لەوانەی وام لێ هاتبێ یان ئێستا بە قەولی جەنابەت ئەم مۆبایلە هیچەوە کە هەمومانی تووشی دنیای دەرد کردووە بەڵام ئایا بۆ نمونە نەخۆش بوون ئەمەی کە ئێستا ئەمەنە نەخۆشی زۆرە هەموو ئەمانە ئەتوانێت ئیلتها بەمانە هۆکار بێ بۆ ئەوەی کە ئەم کریستاڵانە نتوان وەکو جاران ئیشی خوێن بە ڕێکوپێکی ئەنجام بن ئەم کریستاڵانە خوان طبعاً زیینونین کالیسیۆم کاربۆنیت بریتە لە مادەیەک وەکو کالیسیۆم وایە نیشتوتە سەر مادەیەکی جێڵ ئەم مادە جێڵش لە ژێر مادە جێڵەکە خانە هەستیارەکانە بەهۆی جوڵێ ئەو کریستاڵەوە خانە هەستیارەکان ئەبزوێن یا لە بزوێندن ئەکەون
بۆچی ئەم کریستاڵە جیابێتەوە لەبەرێ ئەو مادە لینجا لە زوجەتی کەم بۆتەوە لینجی کەم بۆتەوە ئەی بۆ لینجی کەم بۆتەوە ئەم شۆکاری هەیە هیچێک لە هۆکارانە بریتێ لە کەمی ڤیتامین دی یعنی کەمی ڤیتامین دی یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی لینجی ئەو مادە جێڵە هۆکاری دووەم بریتێ لە شێوازی کار بۆ نمونە شخصێک وەستای گەچکارە وەستای لە بغات من تقریبان 3 ڕۆژ لەمەوە پێش نەخۆشێک کات ژنومێ دەکاتن وتی دکتۆر خێزانەکەم دنیا خولێتەوە بەس ئەم لاولایە ئێمەش طبعاً وەکو پزیشک هەوڵێن هۆکارەکە بدۆزینەوە ئافرەتەکە هیچی نەدرکان کەچی مێردێکی قسەیەکی کردی وڵای دکتۆر دوێنێ و پێرێ 5-6 ساعت ڕەفەی هینەکەی پاک کردوتەوە ژووری مەطبەخ بە شێوەیەکی زۆر سەری بەرز کردوتەوە سەقفەکەی پاک کردوتەوە بۆ تۆی کەوتنە خوارەوەی مەجموعەی کریستاڵ بۆیە شێوازی کارکردن کابرا گەچکارە سەقفەکە بۆ یاخچیە سەر زۆر بەرز دەکاتەوە ئەمە شێوازی کارەکە بێتە هۆی جوڵەی ناسایی کریستاڵ هۆکارێکی تر بریتە لە زەربە دەڵێن گوایە زەبری دەرەکی ئەو شخصانی کە کریستاڵیان زوو ئەجوڵێ پێشتر مێشکیان شڵقاوە بەهۆی حادیسێکی سیارەوە بوو بێ بەهۆی کەوتنە خوارەوە لە سەربانەوە بوو بێ یاخود زەبرێکی دەرەکی بەرکەلەی سەری کەوت بێ هۆکاری تر بریتە لە تەمەن عادەتەن ئێمە کە ئەکەونە تەمەنەوە زۆربەی ئەندامەکانی لەشمان هێواش ئەپوکێنەوە مناڵ تووشیە بێت دکتۆرە مەگەر وەکو بە جەنابتەم زەبری دەرەکی بەرکەوت بێ ئاگینا لە مناڵە ئەمە کەمە هۆکارێکی تر بریتە لە هۆکاری بۆ ماوەیی ئێمە نەخۆشمان هەیە بە عائیلە دایکی و برای و خوشکی و هەروەها ئەم نەخۆشیان هەیە کەواتە هۆکاری بۆ ماوەی یەکێکە لە هۆکارەکان باش دکتۆر گوێی ناوەڕاستە میشاڵی سەمە دوو جۆمان هەیە بەڵام گوێی ناوەڕاست ئەڵە نەکەوێتە پشتی سەرەوە ڕەت بەڕاستی شتی وا هەیە یعنی ئەکەوێتە کوێوە ئەم گوێ زۆر پرسیار لەسەرمانە بوو لە ابتیدایی لە مەکتەبی ئەزمڕ لێرە ئەوی نەجوڵێن هەر لە پشتی سەرمەوە چاو هەیە لە پشتی سەرەوە گوێ هەیە جا ئێمە گوێ تاوان سێ جۆمان هەیە گوێی دەرەوە کە بریتە لە پڕەکەی جۆ پێستی کەناڵەکە و پەردەکەش پەردەکەش بەشێکە لە گوێی دەرەوە دوای پەردەکە دیوی ناوی پەردەکە ژوورێکی بچکۆلەیە بەقەت حەبێکی ئەسپرینی مناڵە بێ پێتری گوێی ناوەڕاست تاوان گوێی ناوەڕاست کەناڵی وەساکی پێوە بەسرا و سێ ئەسقانی بچووکی تایە کاری گوێی ناوەڕاست بریتە لە گواستنەوەی دەنگەلەرەکان و زەی دەنگەلەرەکان بۆ گوێی ناوە ئەوە گوێی ناوەیە کە لە ئێسقانێکی زۆر سەختایە لە کەلەی سەرایە لە ناو ئێسقانێکی شایە ئەگەر بە پشتا بکەوێ زۆر جارەڵەن زۆر مەترسیدارە و مەترسیدارەکەی لەسەر مێشکیان لەسەر گوێی ناوەڕاستە دکتۆر ئەلبەتە کەوتن و زەبر هەموو بەشەکانی تر ئازارە بەخشن بە گوێری شێوازی زەبرەکە مەسەن بۆ نمونە ئەگەر کاسەی سەر پشکێ ئەو ئێسقانە شکێکی گوێی ناوی تایە باش بۆ نمونە باش کە کەسێک ئێستا باسمان کە باسی هەم ئەوەی کە تۆ ناوتنا هۆکارەکانمان باس کرد کەسێک کە تووشە بێ دکتۆر ینی بە خۆم توش بووم چوومە لای پزیشکی بەڕێز لەسەر ئامێرێک چۆن ئۆتۆمبیل میزانی و بڵانسی بۆکرێ لەسەر ئامێرێک خستیان لەسەر ئەوە بفعل سەوی سری خاڵێکی ڕشکە ئەمە چیە ئەمە بەشێکە لە چارەسەر ئەتوانێت میزانی و بڵانس بە شتێکی ئاوات دەرخرێیان بەس بۆ دەرخستنی هۆکارەکەیە یعنی توش بوونە بە تێکچوونی گوێی ناوەڕاست هاوسەنگی تێکچوونی هاوسەنگی گوێی ناوەڕاست بەڵێ ئەلبەتە زۆربەی جیازەکان هیچێک لە هەرە جیازە مهمەکان کە ئێمە بەکارێنین باشە بۆ ناسینەوەی نەخۆش یعنی بە عەرەبی تەشخیص بریتە لە گوگڵ یعنی وەکو عینێکێک وایە ئەیکەیتە ناو چاوی نەخۆشەکە چاوی نەخۆشەکە بۆ گەوراکە هەرچی حرەکەی چاو هەیە بۆ دەخوێنێتەوە بۆ ئەوەی بزانی کام بۆ ئەو گوگڵە مهمە ئێمە باسی سکاڵامان زۆر کرد سەحرخان وا بوویاوە نەبوو 4 گروپی مەیجەرمان باس کرد ئێستا بینە سەر ئەی نیشانەکە چییە ئەو نیشانەی کە دەرچەیەکە کە بەهۆی ئەو نەخۆشیانەوە دروستە بە بریتە لە لەرزەی چاو لەرزەی چاو یعنی تۆ بە لەرزەی چاوە زۆر شتە بۆ دەرەکەوێت لە علمی با بڵێن لە زانستی پزیشکیە کە پەیوەستە بە نەخۆشیەکانی گێژبوون و سەرسوڕانەوە ئەڵە چاو ئەو پەنجەرەیە کە لێوەی شوێنی نەخۆشیەکە بینی یعنی من بەهۆی لەرزەی چاوە سەیری لەرزەی چاوی تۆ بکەم ئەزان شوێنێکی گوێچکەی ناوە نەخۆش کەوتووە ئەڵبەتە گوێچکەی ناوە زۆر بەشی هەیە کەواتە سیرکردنی هیچمان نیمانە دکتۆر ئەگەر سیرەکمان کرد ئەلبەتە لەرزەی چاو
طبعا یان هەراوە بە چاوە پێورێ یان ئەو گوگڵە هەر سەیریکە ئەو هیچ شێوەیە چاو گەوراکە هەرچی حرەکەی چاو هەیە بە کامێرێکی زۆر سەریع کامێرەکە بۆ تەسجیلەکە و کامێرەکە ئینفراڕێدیشە یعنی ژێر سوورە پێویستی بە تیشک نییە یعنی تۆ یەی چاوی نەخۆشەکە داپۆشی بە تاواتی تاریکیەکەی هەمووی بۆ تەسجیلەکە هەمووی بۆ ڕیکۆرد دەکات حرەکەی چاو ئایا حرەکەی لە بەرەو سەرەوە یا بەرەو خوارەوە یعنی چاو ئەلەرزێەوە ئایا بەرەو سەرەوە بەرەو خوارەوە لەرزێ یا بەرەو ڕاست و بەرەو چەپ فەرقەکات دکتۆر ئەمە بەتەکید یاخود هەردووشێتی ئایا لەرزەی چاوەکە ڕێڕەوە خێراکەی بەرەو سەرەوە یا بەرەو خوارەوە یا بە پێچەوانەوە کەواتە لەرزەی چاو عیلمێکی زۆر معقەدە و زۆر سوودبەخشە بۆ پزیشکەکان بۆی بتوانن لێوەی سەیری شوێنی نەخۆشیە بکەن لە گوێچکەی ناوەیە بۆیە ئەو گوگڵەکە ئەکەینە چاوی نەخۆشەکە جاری وایە لەزەی چاوەکە کەمە حتا کامێرەکەش و بە چاوی تۆ ناتوانین لەو تەلەڤیزیۆنا بیخوێنیتەوە بۆیە یەت بۆ چی بۆ تەکە بە گراف یعنی یەت بە وەرەقێکی پرینت کراوی زۆر بە جوانی بۆ دەرەخە ئایا ئەمە لەرزەکە بەرەو سەرەوە یا بەرەو خوارەوە یا هەردووچیانە و بەشە سەریعەکەشی بەرەو چی ئیتیجاهەیە بەرەو چه ئاڕاستەیەەکە لەبەرەوە بەهۆی ئەو ڤیددیۆیەوە و بەهۆی ئەو گرافی کە بۆ پرینتەکرێ تو شێوازی نەخۆشیەکە ئەزانی ئەگەر هەندێک نەخۆشی هەیە بۆ نمونە جوڵەی کریستاڵی نایاسایی نەئاسایی لە گوێیە ئەتوانی لە نەفسی سێشنا لە نەفسی سێشنا تەشخیصی شیکەیت و کریستاڵەکانیش بێت تۆ شوێنی خۆی وەتاوەکو ڕێگە چارەیەکی ژوایە دکتۆر بەتەکید کەواتە تۆ هەم ئەی ناسیتەوە نەخۆشیەکە تەشخیصیەکەی هەم چارەسەرشی بۆکەی لە نەفسی سێشنا و پێویستیشی بە هیچ حەبێک نییە یعنی ئێمە نەخۆشکێت بۆ لامان کاتێکە کریستاڵی گوێی جوڵاوە ئەگەر تەبەن تەکی دەکەینەوە کە ئەمە کریستاڵە لە نەفسی سێشنا تەشخیصیەکەین و نەفسی سێشنی ژێبینەوە شوێنی خۆی تریەک حەبی گەژمونی بۆ نانووسی دکتۆر خۆ ئەمە زۆر ئاسانە بەڵام ئای بۆ هەموو کەسێک ئەم ڕێگە چارە بێت یان نە بەپێی حاڵەت و بۆ دۆخی نەخۆشیە چی ئاسانە ئەوەی کە ئاوا قسەکەی جەنابەت بە جیهازەکە بێ ئەوەی کە هیچ دەرمانێکی پێویستە چون زۆرێک لەو کەسانە ئەبێ یەک دنیا تەمرین دوایەتر بکەن ڕاهێنانیان پێویستە بەردەوامبوون لەسەر دەرمانیان پێویستە جەنابەت دوتت بەو ئامێرە ئەتوانن چارەسەریشی بکەن ئەخرە بەس نەخۆشی جوڵی کریستاڵ ئەوەی ئەنواعی نەخۆشی نە بەبەستم جوڵی کریستاڵ کریستاڵ بڵێ جوڵی کریستاڵ بە بەیەک حەبچاکە بێ بە ئەتوانی تۆ ڤیتامین دی بیتێ بۆ نمونە ئەڵێ کاکەجانەوە ڤیتامین دی بخۆ وەکو هینێک ئەگەر ڤیتامین بێکەشی بەرز بوو پێویست ناکە ڤیتامین دیشی بێت دکتۆر مەبەستی سەحر بۆ ئێمەش بە هەڵە تێنەگەین ئەو ئامریکا کرێتە چاو ئەو چاویلکە ئەو گوگڵە بۆ چارەسەر یان بۆ دەستنیشانکردنی خۆی زۆربەی جار بۆ چارەسەر بەڵام تۆ لە جوڵی کریستاڵێکسەر توانین چارەسەریشیکەی هەر بە نەفسی سێشن تۆ نەخۆشەکە پاڵەخی باشە سەری جوڵێنی 45 دەرەجە بە لەولای ڕاست 30 دەرەجە نزم بێ سەیری تەلەڤیزیۆنەکەکەی بە ڤیددیۆ پیشانتەیە ئەگەر سەیری کرد ئەمە جوڵی کریستاڵ بیرم کەوتەوە بۆ منیش کراوە ئەمە سیفاتیە بڵێ ئەمە سیفاتیە ینی تۆ جوڵەکە سیفاتیە من مەسەلەن بۆ نمونە شخصەکە دانیشتۆ لەرزەی چاوی نییە کە پاڵی ئەخەی تووشی لەرزەی چاوە بێ ئەمە نەوعی نەخۆشی کریستاڵە بەسەگە نەخۆشەکە دانیشت بێ و بەبێی تۆ بیجوڵێنی لەرزەی چاوی هەبێ ئەمە نەخۆشیەکی ترە بریتیە لە پەلاماردانی ڤایرۆس بۆ دەماری هاوسەنگی ئەمان فەرقی هەیە ئەمە خۆ چارەسەرەکەی وەختی ئەوێ و تۆتە ڕاهێنانی ئەوێ دەرمانی ئەوێ بۆ نمونە شەقیقی هاوسەنگی لەرزەی چاوی هەیە بەڵام پێویستەکە ئەنواعی علاج وەرگێ پێویستەکە ئامۆژگاری بیتێ لە ڕێخستنەوەی سەعاتەکانی خەو خواردنە کەواتە ئێمە ئایا باسی چ نەخۆشیەکەکەین هەر نەخۆشی و چارەسەری تایبەتی خۆی هەیە کاتە با بچنە لای چارەسەرەکە باچین بۆ نیشانی ترمان ماوە دکتۆر باسیکەین کەواتە لەرزەی چاو نیشانە بۆ نمونە شخصێک بڕوا بەڕێە مەشروبی نەخواردەوە باشە قاچشی دەشکاوە جوگەکانیشی لە جێنە چوە بەس لەترەیە ئەمە یەکێکە نیشانەکانی تر ئەخۆ لە تریش بیتان نەچێت لەتر ئەسبابی زۆرە لەوانەیە کابرا مەشروبی خوارد بێتەوە لەوانەیە قاچی عزێتی گەشت بێ لەوانەیە خۆی نەخۆشیەکی بۆ ماوەی هەبێ لە جونگەکانیە بەس ئەگەر ئەو نەخۆشانی خوارد دەرمانێکی منەومی خوارد بێ بەڵام یەکێک لە نیشانەکانی تریش بریتە لە ناڕێکوپێکی لە ڕۆشتە ئەمەش نیشانە بەس نیشانەی سەرەکی کە ئێمە زۆر اعتیمادی بکەینە سەر بریتە لە لەرزەی چاو لەرزەی چاو باش ئەو لەرزەش وتان کە ئێوە بە ئامێر دەست نیشانەکەن سم سەیری چاویادی یەکەم لە خوا بەزییا بە گرفت نابینم نیشانە نییە وتم دکتۆرە بێ بە ئامێرەکە بەو گوگڵە سەر یعنی ئەو قسەی ڕاستە هەندێک لەرزە زۆر وازەحە بەبێ گوگڵی شەبینرێ بەبێ ینی تۆ زۆر جار ئێمە گوگڵ بەکار ناین بە تایبەتی جاری وایە تۆ لە نەخۆشخانایی بۆ نمونە ئەو گوگڵە لە بەردەستانیە نەخۆشەڵە دکتۆر من کە پاڵەکەم بەلای ڕاستە یا بەلای چەپەت نیاخولێتەوە یاڵێ لە جێگایك خەوتوم شەو
ئەم دیودی و ئەەکەم لە ڕاست ئەسمە چەپ لە چەپە چمە ڕاست دنیا خولێتەوە بەس خولانەوەکە هەمووی کەمتر لە دقەیەکە خانە تۆر چاوداخستنیش زۆر جار ئەو حاڵەتە دروستەکە ینی جار بە پاڵەکەوی من بۆ خۆم تووشی ئەم حاڵەتە هاتم وا مەزانی هەمیشە ئەکەو ینی چاوم داخست و هەستمە کرد کۆمەنا ئاوێکەوە چزانم ئەم دیدیوکردنەکەی کە خۆت ئێڵێ لە پێیژە بەڵێ چاوداخستن سەیریکە نەخۆش لە زەی چای ترسم لە چاوداخستن هەب ئافرم سەیریکە نەخۆش ئەڵێ دکتۆر من دنیا ناخولێتەوە بەس کە چاوداخەمە خولێتەوە زەین بۆچی ئێمە بۆچی لە گوگڵەکەیان داهە پۆشین گوگڵەکە ئەتوانی کەڤارەکەی لابەی سەیرەکەی چاو لەرزەی نییە کەڤەرەکە دانی لە زە دروستە بێ ئەوە یعنی چی یعنی شێوازێکە لە نەخۆشیەکان بۆ نمونە ئەوە زەن یانی چی هەر کاتێک طبعا ئەمە لە 100% نییە ئەتوان بڵێم لە 170 هەر کاتێک شخصێک چاوی لەرزەی هەبوو کە کەڤەرە دانا چاوی لەرزەکەی زیایی کرد ئەوە یعنی گوێی دەرەوە تووشی مشکلە بۆ بەڵێ بەس ئەگەر چاوی لەرزەی هەبوو کەڤەرە کرد نەگۆڕا ئەوە مێش تووشی مشکلە بووە تێگەن دکتۆر بابینە سەر قوڵە بابەتەکە ئێمە زۆرێک لەمانە لاانێ کاتێک باسی ئەەکەین بۆ ئێمە یەکشت بێ بەڵام بۆ ئێوە بە قەولی جەنابەت تەنانەت جوڵەکانی چاو لەسەرەوە بێ لەرزینەکە بۆ خۆرە هەموو ئەمانە مۆزوعەکە گۆڕێ بابینە سەر چارەسەرەکەەوە بە شێوە گشتیەکەی ئەگەر بە ڕێزت هەندێک ڕێنمایی بۆ ئەو کەسانە کە گرفتی هاوسەنگی و بە تایبەت کریستاڵەکانی گوێی ناوەڕاستیان باش طبعا چارەسەر ئێمە دایمە باسیەکەین شێوازی نەخۆشیەکەیە ئێمە چوار نەخۆشی زۆر باومان هەیە لە تێکچوونی هاوسنگە یەکێک لە نەخۆشیە باوەکان وەختی خۆی جوڵەی کریستاڵی ناسایی ژۆ بۆ ئەمەیەک بەس ئێستا شەقیقەی هاوسنگی پێشیاوەتەوە شەقیقەی هاوسنگی زۆرترە لە چی لە جوڵەی کریستاڵەکان ئەمە دوو سێم پەلامەردانی بورە قسەکەت ئەبڕم شەقیقەی هاوسنگی کەسەکە لەبەر هاوسنگی و نەبوونی هاوسنگی تووشی شەقیقەکە بۆ یا شەقیقەکەی هەبووە اینجا کاری کردوتە سەر زۆر جوانە بەڵێ شەقیقەکەەوە کارە شەقیقەوە کارە ئەبێتە هۆی تێکچوونی هاوسنگی ئەمە نەخۆشی دوم نەخۆشی سێم هەڵامەتگرتنی دەماری هاوسنگی یعنی وەکو چۆن هەموو شتێک تووشی هەڵامەتە بێت دەماری هاوسنگیش تووشی هەڵامەتە بێت ئەمە نەخۆشی سێم چوارەم نەخۆشی بەرزبوونەوەی فشاری گوێچکەی ناوە یعنی ئەو ئاوەی کە لە گوێچکەی ناوایە زۆرە بێت ئەبێتە هۆی بەرزبوونەوەی فشار کە پێوترێ نەخۆشی مینێر ئەم چوار نەخۆشیەمان هەیە کە زۆر باون بۆیە تۆ چارەسەری هەریەکان جیاوازە بەنیسبەت نەخۆشی یەکەمەوە چارەسەری جوڵەی کریستاڵی نایاسایی ئێمە سێ کەناڵمان هەیە لە گوێچکەی ڕاست لە گوێچکەی ناوەیە سێ کەناڵیشمان لەم لا هەیە لە گوێچکەی ناوەیە کە نابێ کریستاڵی تیاابێ ئەبێ ئاوێکی ڕوونی تیاابێ کاتە ئێمە 6 کەناڵمان هەیە کاتێک کە کریستاڵەکە ئەجوڵێ ئەکەوێتە هیچێک لەو کەناڵانەوە کەواتە تۆ ئەبێت تەشخیصێکی ئایا گوێی ڕاست کریستاڵەکەی جوڵاوە یاکوێچە ئەمەیەک ئایا لەو سێ کەناڵی گوێچکەی ڕاست کامیانە هی یەکە یا دوێ سێ ئایا هەردوو گوێی کریستالی گوێی جوڵاوە کەواتە تۆ بە گوێرەی نەخۆشیەکە بزانی کامان تووشی مشکلە بووە ئەگەر یەک گوێی توش بوو بێ بەسیترە لەوەی هەردوو گوێی ئەگەر کەناڵی خوارەوە تووشی کەناڵی کریستاڵەکەی تێچوو بێ بەسیترە لە کەناڵەکانی تر بۆیە بە گوێرەی کەناڵەکە شێوازی ئەو گەڕانەوەی کریستاڵی بۆکەین هەندێک جار کریستاڵەکان بڵاو بوونێتەوە لە شوێنێکی دیاریکراوە نین لەبەر چارەسەر قورسە تۆ ناتوانانی هەموو کریستاڵە کۆکەی تۆ بیبێتۆ ژوورەکەی خۆی بۆیە کە نەخۆشیێت ئەڵێ دکتۆر من دوێنێ و پێرس سەرمە خولایەوە بەس ئێستا هەستەکەم کەمە خولێتەوە ئەو معنای کریستاڵەکە ئەوەڵجار 50 کریستال لە شوێن نابوون ئێستا بڵاو بوونێتەوە کەواتە جوڵەی کریستاڵ چارەسەری تایبەتی خۆی هەیە کە لە نەو 36 تۆ ئەتوانی بیگەڕێن تۆ شوێنی خۆی خۆ ئەگەر بڵاو بوو بێتەوە ئەوە شێوازێکی ترە لە چارەسەر کە بریتە لە ئامۆژگاری و فۆلۆپ ینی مراجعە نەخۆشی دووەم کە بریتە لە شەقیقەی هاوسەنگی بریتە لە ڕێخستنەوەی سەعاتەکانی خەو خواردن و هەروە ئەو چارەسەرە دەرمانانەی کە پێبەخشی بۆ ماوەی 3 مانگ نەخۆشی سێم کە بریتە لە ڤایرۆس ئەوش نەخۆشێکی تایبەتی خۆی هەیە عیلاجی تایبەتی خۆی هەیە و پاش ماوەیەکە بێ دەستکا بە ڕاضەی تایبەتی نەخۆشی فشار بەرزبوونەوەی فشاری گوێچکەی ناوە کە بریتە لە نەخۆشی میگە ئەبێ هەنێ حەبی بیتە میزی پێ بکە بۆ ئەوەی ئەو ئاوەی کە زۆر بووە لە گوێچکەی ناوەیە کەمیکەیتەوە و سکاڵا و نیشانەکان کەم بێتەوە ئۆتۆمبیلیش لێ نەخۆڕوانێ دکتۆرە و کاتی کە توش بووە بەڵێ باشتر وایە کە ئۆتۆمبیل لە نەخڕە بۆی ئازێتی خەڵک ناو خۆشی تووشی برینداربوون نەبێت دکتۆر پێما بە شێوازی خەڵکنەکەشیان زۆر دەورە بینێت بەنیسبەت شەقیقەی هاوسەنگیەوە
شێواز و ڕێخستنەوەی ساعاتەکانی خۆ زۆر مهمە بەنە خۆشەڵی تۆ ئەبێت دەونی بچیتە جێگا 11 خەو لێ بکەوێ حوتونی بانی هەستی لە خەو دوایە کە هەستای لە خەو خەبەر نەخەویتەوە ئەگەر ویستە بنووی لە بین 11 بۆ 12 توانانی ساعت بنووی لە دوای نیوەڕۆ بە هیچ شێوێک نابێ بنووی وایە دکتۆر شێرکۆ سعید زمناگۆ پرۆفیسۆر ڕایشکاری ورد لە نەخۆشەکانی جۆ بیستن و هاوسەنگی زۆر سپاس بە ئامادەبوون دەستە خۆش بێ سپاس بە زانێرەکانە بەڵام شیکەمان ماوە بەڵام دەرفەتە کارەوە بوو دەستە خۆش بێ دەرفەتی تری ئینشەڵڵا